زیاتر لە هەفتەیەکە وەفدی حکوومەتی هەرێم بە سەرۆکاتی قوبات تاالبانی جێگری سەرۆکوەزیران لە بەغدادن. با ڕای چاودێران ئەم سەردانەی وەفدی هەرێم و ئام شانخستنە بەربەر پرسیارەتە لەلایەن قوبات تاالبانیەوە جێگەی سەرنجە و بە گرنگیەوە لێی دەڕوانرێت. چونکە هەوڵە بەردەوامەکانی قوبات تاالبانی لەم جارەدا بۆتە جێگەی گرنگی خەڵکی کوردستان و ئومێدی گەیشتن بە ڕێکەوتنی لەگەڵ بەغدا زیندوو کردوتەوە. ڕێزان شێردلێر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەاند لە کۆبوونەوەی وەفدی هەرێم لەگەڵ پەرلەمانتارانی عێراق قوبات تاالبانی باڕوونی و ڕاشکاوی ئەوەی ڕاگەاند کە هاتووە بۆ چاکردنەوەی ئەو هەڵانەی کراون و گەرنتیاندا بە پەرلەمانتارە عەرەبەکان کە هەر ڕێکەوتنێکیان کرد و جێبەجێ نەکرا لە پەرلەمان بانگی بکەن و لێپرسینەوەی لەگەڵ بکەن. ڕێزان شێردلێر ئەوەشی ڕاگەاند دوای کۆبوونەوەی وەفدی هەرێم و پەرلەمانتاران زۆرێک لەلایەنە عێراقیەکان ڕایان لەسەر هەندێک بابەت گۆڕا. ئەوەش ئومێدەکانی بۆ گەیشتن بە ڕێکەوتن لەگەڵ بەغداد زیاتر کرد. هاوکات ئارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نووسیوێتی یەکەمین جارە وەفدێکی حکوومەتی هەرێم بەرگەی زیاتر لە یەک هەفتەمانەوە لە بەغداد بگرێت. ئەوەش بەڵگەی چوونە پێشی هەرێمە بۆ چارەسەری کێشەکان کە گرنگترینیان کێشەی موچەیە. ڕاشیگەیان گفتوگۆکانی ئێستای هەرێم لەگەڵ بەغداد قورسن بە تایبەت کە حکوومەتی فیدراڵی لە بەرامبەر لایەنە سیاسەکان هیچ دەسەڵاتێکی نییە. بۆیە وەفدی حکوومەتی هەرێم ناچارە لەگەڵ یەک بەیەکی لایەنەکان کۆ بێتەوە و ڕێبکەوێت. ئێستا کە ڕەوشی حکوومەتی هەرێمی کوردستان نەخوازراوە و لایەنە سیاسەکانی عێراقیش نایانەوێ ئەو دەرفەتە لەدەست بدەن، بۆیە هەرێم لە بەردەم دوو هەنگاودایە بۆ چارەسەری کێشەکان. ئەوانیش بەردەوام بوون لەسەر گفتوگۆ و هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکانی لەگەڵ بەغداد لەگەڵ دەستکردن بە ئەنجامدانی چاکسازی گشتگیری لە سەرجەم جونگە سەرەکیەکانی حکوومەت. هەر لەو چوارچێوێدا وەستا ڕەسوڵ ئەندامی سەرکردایەتی یەکێتی ستایشی دیبلۆماسیەتی قوبات تاالبانی کرد و ڕایگەاند دڵنیایە لە بەغداد ناگەڕێتەوە تاوەکو سەرکەوتن بەدەست نەهێنێت. دەژڵێ لێرە و لەوێ دەنجی نەشاس دژ بە ئێوە هەیە، بەڵام ئێوە سوور بن تا کۆتایی لەگەڵ چارەسەردا بن. هیچ ڕێگایەکی تر نییە جگە لە ڕێکەوتن لەگەڵ بەغداد. هاوکات کەمال ڕەئوف نووسەر و ڕۆژنامە نووس ڕایگەاند گفتوگۆکانی ئەم جارەی نێوان هەرێمی کوردستان و بەغداد جیاواز و قورسترە لە پێشوو. بەو پێی لایەنە سیاسەکانی عێراق لە بەردەم هەڵبژاردنێکی یەکلاکەرەوەدان و هەرێمیش بە کۆمەڵێک خاڵی لاوازەوە بەشدارە لە دانوستانەکان. دیارە بەغدادیش لەسەر خەرمانێک هەڵەو کەم و کورتی حکوومەتی هەرێم سەنگەری لە وەفدەکەی هەرێم گرتووە و ئامادە نییە بە ئاسانی وەک جاران سازانیان لەگەڵدا ئەنجام بدات.